بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای چەند ڕۆژێک لە مانەوە لە بەغداد وەفدی هەرێم بەرز بەتاڵی گەڕانەوە هەرێمی کوردستان و ئێستا لە هەولێرن. وەفدەکە لە چەند ڕۆژی ڕابردوو قسەیان لەبارەی بودجە نەوت چاودێری دارایی هەروە پرسی خاڵە سنووریەکان کردووە. ئەمەش هاوکاتە لەگەڵەوەی کەوا بڕیارە بەم نزیکانە پرۆژەی یاسای بودجە عێراق بۆ ساڵی 2023 بگاتە پەرلەمانی عێراق کە بە بودجەیەکی گەورە مەزن دەدەکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق باز لە سەردانیشاندنەکەی هەرێم بۆ بەغدا و مەسەلەی پرۆژەی یاسای بودجەی 2023 و لەمپەرەکانی و پشکی کورد تێیداوە چی بکرێت و کورد چۆن مامەڵە لەگەڵ پرۆژەی یاسای 2023 بکات. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە سەرشاندەکەی حکوومەتی هەرێم کە چەند ڕۆژێک بوون لە بەغدا بوون دەمەوێت سەرنج بزانەوە تایبەتی لەسەر پێکاتەکەی کە پێکات بوو لە وەزیری پلاندانان سامانە سروشتەکان بە وەکالەت سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سکرتێری ئەنجومەنی وەزیران سەرۆکی فەرمانگەی ئەمانگی وەراچوون وتەبێژی حکوومەت وەزیری داراییشان لەگەڵ نەبوو. خوێنەوەی بەڕێزت چی بوو بۆ پێکاتەی شاندەکە؟ سپاس کاکە حەکیم، سڵاو و ڕێزم لۆ جەنابتە لۆ بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان. بەحەقەت ئەو ملاحەزەیە جێگای سەرنج بوو لای هەمومان کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە چوونە بەغدا ڕاستە جەنابی سەرۆکی هەرێم کە پێشتر ڕۆیشت بۆ جاری دووەمیش کە ڕۆیش زمینە سازیی باشی لۆیان دروست کردبوو لەوەی بتوانن لەگەڵ هەموو ئەو جێهەتانەی بەغدا بگەنە نەتیجەیەک. بەڵام حەقەتەن جێگای سەرنج بوو کە وەفدی حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی تێدا نەبوو. ئەنجا چ خودی بەڕێز وەزیر و یان بەڕێز بریکاری وەزارەت ڕاستە دەبواە ئەوانە لەگەڵ وایە گەر جەنابی وەزیریش لەبەر هەندێک ئەسبابی سیاسی نەچووبیت دەکرا بریکاری وەزارەت بنێردرێت لەگەر ئەو برادرانە چووکە ئەوان جانبی با بڵێن بودجە مرتەبیتە بەوان و ئەوان ممکنە کول و کەلەبەرەکانی بودجە زیاتر شارەزا بن لە خەڵکی تر. بەڵام لەگەڵ ئەوەش ئەو جارە ینی چوونی ئەو جارە ڕاستە دانیشتنیان هەبوو لەگەڵ با بڵێن جانبی عێراقی خاستن لە ڕۆژی یەکەم کە وەزارەتی دارایی تێیدا ئامادە بوو. هەروەکو معلومە وەزارەتی دارایی عێراق لە ڕۆژی یەکەم تێیدا ئامادە بوون. بەڵام لەبەرەوەی ئەوان سەرقاڵی ئامادەکردنی بودجەن بە تەواوی و ڕاستە بودجەیان تەواو کردیە. بەڵام دائیمان پێش ئەوەی کە بودجە بنێرێتە ئەنجومەنی وەزیران هەمیشە کۆبوونەوەیان دەبی وەزارەتی دارایی عێراق لەگەڵ بانکی دەولی و سندوقی نەقدی دەولی. لۆیە ئەوان وەفدەکەی ئێمەیان بەجێهێشت ئەوان چوونە ئوردون وا لە کۆبوونەوە دانێستا لەگەڵ سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی لۆ ئەوەی با بڵێن بودجە بە شکلێکی نیهایی بدەنە بودجە ینی بە شکلی نیهایی بودجە دەربچێت هەتا بیدەنە ئەنجومەنی وەزیران. برادرانی ئێمە کە لەوێ مابوون زیاتر لەگەڵ بەڕێز وەزیری تەختیت بێتیبار وەزیری تەختیت ئێستا سەرۆکایەتی لیژنەی اقتصادی دەکات لە عێراق لەگەڵ ئەوان بوون. ئەگەر تەماشای تەلەڤیزیۆن کردبی کەسی وەزارەتی دارایی ینی ئەوانەی کە لە پێشەوەن تێدا نەبوو چونکە هەروەکو گوتم ئەوان بە وەفد چوونەتە عەمان. زیاتر باسەکان باسی عام بوون ینی ئەوەی کە من بیستم لە جانبی عێراقی باسەکان باسی عام بوون. ئەو با بڵێن هەندێک داتای کە پێویست بوو یان هەندێک زانیاری کە پێویست بوو وەفدی حکوومەت لەگەڵە خۆی بردبووە داوێتە حکوومەتی عێراق. مناقەشاتی عام کرایە و خاستن لەسەر مەسەلەی نسبەکە و لەسەر ئەو با بڵێن نسبەی کە پێشتر 7% بووە دوایی بووتە 12.67%. مناقەشەکان عام بوون. بەڕێی من پێویست بەوە دەکات کە کاتێک کە وەفدی وەزارەتی دارایی عێراق لە ئەمان گەڕایەوە بە جێرەی ئیتیسالی من لەگەڵ یان ڕۆژی جومعە ممکنە عەلەکسەریا پێش سبەی یان ڕۆژی جومعە بگەڕێنەوە پێویست بەوە دەکات کە وەفدێکی تری فەنی حکوومەتی هەرێم بە زووترین کات بگاتە بەغدا چونکە ئەوان لەگەڵ خۆیان ینی لەگەڵ بانکی دەولی و سندوقی نەقدی دەولی ئەو یەک دوو ڕۆژە ئیتیفاقی نیهایی دەکەن لەسەر بودجە بە تەواوی لەسەر هەموو مادەکانی بودجە و لەسەر کۆی مەبلەغەکەش. پێویست بەوە دەکات کە وەفدێکی فەنی بە زووترین کات لە هەفتەی بدایەتی هەفتەی داهاتوو بیستەوە بەغدا لەوەی بتوانن لەگەڵ عەلئەقەل جارێ لەگەڵ وەزارەتی دارایی عێراق بگەنە نەتیجەیەک لەوەی ئەو نەتیجەیە عەرزی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکرێت و لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنجا ئایا پەسەند دەکرێت یا گۆڕانکاری تری لەسەر دەکرێت پێش ئەوەی بنێرێتە پەرلەمان ئەوە مەوزوعێکی ترە. باشە
بەس کاکتۆر جەنابەت هەرچەندە پۆستی حکومتە لە بەغدان لە هەرێم بڵێن نەماوە بەس هۆکاری بەژانێکنی وەزیری دارایی هیچ هۆکارێک دەبینی هیچت بیستووە سیاسی بێت مەسەلەی تەندروستی بێت کە بەشدار نەبووە یاخود پێشتر جێگیری سەرۆکی حکوومەت قوبات تاڵەبانیوە پەیوەندی بە نیگەرانیەکانی پارتی ویکێتیەوە هەیە؟ بەڵێ مەسلەی ئەوەن مەسلەی نەچوونی کاقوباد بەڵێ طبعاً مرتبطە دائما کاقوباد ڕیاسی ئەو لوجنانەی دەکرد کە دەچوونە بەغدا ئەو وەفدانە بەڵام بەتەکید ئەو کێشەی کە بەداخەوە ئێستا لە بینی هەردوو لا دروست بووە بۆ سەبەبی ئەوەی کە کاقوباد نەیتوانی بچیت ئەوە بوو کە بەڕێز سەرۆکی هەرێم زیاتر دەوری دیت لە بەغدا لە خلالی ئەو دوو جەولەی کە چوە بەغدا لۆ زەمینە سازی چاکردن بەڵام ئایا وەزیری دارایی لۆ نەچووە بەحقەت ئەمن نازانم معلوماتم نییە بە تەسەووری من ممکنە کێشەی سیاسی هەبی بەڵام خۆ ئەگەر وەزیری داراییش نەچوو ئێمە وەکیلی وەزارەتی داراییمان هەیە کە پیاوێک کە دەمێکە لە وەزارەتی دارایی کوردستان ئیش دەکات و ئیشی کردێت دەبایە ئەو لەگەڵ وەفدەکە بواە چونکە ئەو جانبە تەفسیلیەکان زیاتر دەزانی لە خەڵکی تر باشە بەس بەرەزت ئەزمونێکی زۆر تێ لە عێراق بۆ مەسەلەی بودجێ بێ نەوت بێت پێویستمان بە وەفدی سیاسی بڕوا بۆ بەغدا یاخود بڵێن فەنی و شارەزا ئەوانەی کە شارەزان لە بواری نەوت و دارایی و خاڵی سنووری و ئەوانە کاکە حەکیم طبعاً بەتەکید هەردوو وەفد پێویستە یعنی جەنابەت دەزانی وەفدی سیاسی پێویستە وەفدی فەنیش پێویستە لۆ وەفدی سیاسی زەمینە سازی دەکات تۆزێک وەزعەکان هادئ دەکاتەوە هێوری دەکاتەوە لەوەی زەمینە سازیەکی باش دروست ببی لەوەی وەفدە فەنیەکە زیاتر بتوانن لە یەکتر نزیک ببنەوە وەفدی فەنی هەردوولە بەڵام بەتەکید لە مەسەلە تەفاسیلیەکان دەبێ وەفدەکە فەنی بیواتە دەبێ خەڵکێک بی لە مەسەلەی دارایی زۆر شارەزابی چونکە ئەوانی کە لە بەغدان ئەوانەیە ئەتوو لەگەڵیان مقابلە دەکەی ئەوان زۆر شارەزانە و بەداخەوە ئەوە 4 ساڵە شت بەسەر کوردستاندا تێدەپەڕینن لە بودجەی کوردستان بەبێ ئەوەی برادەرانی مە ئاگاداری بن بەعکسەوە هەندێک گۆڵیان لە ئێمە کردیە لە موازنە ئێمە چەپڵەمان لێت داوەمان زانی کە ئێمە سەرکەوتو بووین نەمانزانی کە ئێمە تووشی هەڵەیەکی گەورە بووین و گۆڵمان لێکرایە ئەجا ئەوەیە مشکلەکە لۆیە ئەتو کاتێک ئەگەر خەڵکی فەنی نەنێری ئەوانەی بەرامبرت کە زۆر فەنین ممکنە مەسەن بتوانێت شتت بەسەردا بڕوێنن بەبێ ئەوەی خۆت ئاگات لە خۆت بی ئێمە 4 ساڵە ئەوە 5 ساڵە با بڵێن سەمەنی ئەو هەڵانە دەدەین کە پێشتر کردومانە وەفدەکانی ئێمە کردویانە لە 2019ەوە بەداخەوە 2019 کە موازنە هەبوو 20 موازنە نەبوو اعتیمادی لەسەر 19 کرد 21 موازنە هەبوو 22 موازنە نەبوو اعتیمادی لەسەر 21 کرد لە هەردوو موازنەکە کە 4 ساڵ سەسپێندرایە سەرمان با بڵێن شتی زۆرمان بەسەردا تێپەڕی کە ئاگامان لێی نەبوو و بە زەرری هەرێمی کوردستان شکایەوە تا ئەو لەحزەیەش ئەو 4 ساڵی دوایی هەرێمی کوردستان زەرری زۆری تێدا کردیە لۆیە زۆر پێویستە کاکە حەکیمەت و کاتی کارۆی مناقەشەی نەوت دەکەی خەڵکێک لەگەڕە خۆت بی کە خەبیر بن لە جانبی نەوتی نەک کابراایەک تۆزێک شت دەزانی ئەمن هەموو جارێ دەڵێم ئەمن تۆزێک شت لە قانون دەزانم لە بە حکمی وەزیفەکەم بەڵام ئەگەر بە کەلۆرۆسێکی قانون کە من پرۆفیسۆرم و دکتۆرام هەیە لە زمانی علم ها نە لە زمانی ناعلم بەداخەوەی مە کەوتوینەتە زمانی ناعلم ئێستا لە زمانی علمەوە من دکتۆرام هەیە بەڵام بەقەدەر بە کەلۆرۆسێکی قانون نیوەی ئەویش نازانم لە قانون یعنی ئەوە عیب نییە هەر کەسەوە اختصاصی خۆی ناکرێ ئەمن بڵێم ئەمن هەموو شتەکە زانم ئەوە تاوان هەڵەیەکی گەورەیە بەداخەوە کورد هەمیشە تووشی بووە کورد بیکەیە چ ئەڵێ من دەزانم ناڕێ کاکەوە اختصاصی من نییە با برادەرەشی دی بڕوات باش لۆیە دەگەڕینەوە سەر ئەوەی کا پێویستە دائیمان ئەتو مناقەشەی چ مەوزوعەک دەکەی سیاسیەکان با لە پێشەوە بن بەڵام فەنیەکان دەبێت لە دوایان بن لەو مەوزوعانە ئەنجا مەوزوعی نەوتە مەوزوعی بودجە و موچەیە مەوزوعی مادەی 140 جێگا ناکۆک لەسەرەکانە مەوزوعی پێشمەرگەیە هەر مەوزوعەک دەبێت خەڵکی متەخەسیس تێدا بڕۆن لەوەی بتوانن شتێک لۆ هەرێمی کوردستان بکەن باشە بەس دکتۆر جەنابەت پەیوەندی زۆر تێ لەگەڵ بەرپرسانی عێراق بە حکمی وەزیفەکە لە بەغدا لەگەڵ وەزیری دارایی ئێستاش ئەوەی کە بیستوتە پێشتر لە وەفدەکانی هەرێم کە ڕۆیشتون
لای ئەوانیش لاواز دەرکەوتون ینی لای ئێوە باسییان کردوونەتەوە کە چۆن لە گفتوگۆکانە چۆن مامەڵیان کردووە لە مەسلەی بودجەیە لە مەسلەی نەوتە. کاک حەکیم شتی وا غەریبیان لۆ من جێڕایتەوە کە غەریبە ینی هەندێک خەڵک لە وەفدی ئێمە هەندێک قسەی کردیە کە ئیستیفزازی مقابلەکەی کردیە لە جیاتی ئەوەی مقابلەکەی لۆ خۆی ڕابچێشی و جێگای شایستەدارایەکان و حقوقی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بکاتەوە شتی وایان باز کردیە کە ینی ئیستیفزازی مقابلیان کردیە. ناتوانم تەفاسیلەکان باز بکەم بەڵام بەداخەوە ینی خۆ لە بودجە ڕەنجی دایتەوە کاکە حەکیمە تەماشای بودجەی ساڵی 2019 کە و تەماشای 2021 کە بزانە ئێمە چەند زەرەرمان کردێتە ئەو لەحزەیە. ئەمن دایمەن دەڵێم ینی تەسەور کە لە جیاتی ئەوەی بچین بودجە ڕاستکەینەوە چوین بە هەڵەیەکی تر هەڵەکەی خۆمان گەورەتر کرد بە مادەی 11. ینی باوەڕ بکە کاکە حەکیم بە گوێرەی مادەی 11 ئێستا ئەگەر قانونی بودجە لەسەر ئێمە جێبەجێ بکەن لەسەر هەرێمی کوردستان بەغدا تاوان خۆشیان بە منیان گوتیانی ئەمنیش دەزانین تاوان کە دەخوێنینەوە مناقەشەم لەگەڵیان کردی وتیانە وەڵی دکتۆر ئێستا ئێوە دەبێ پارە بدەنە ئێمە بە گوێرەی قانونی بودجە نەک ئێمە بیدەینە ئێوە ئەزانی هەڵەی وامان کردیانی ئەوانە کوفرن لە علم بەڕاستی کوفر کرایە لە علم ینی ناکرێ ئەتوو بچی داوای پارە بکەی لە بەغدا بەڵام هەڵەیەک بکەی بە قانون مشکلەکە چیە قانونەوە کە بۆ قانون ئیتر دەبێت ئەتوبەی قانونەکە جێبەجێ بکەی. ئێستا ئێمە ئەگەر قانونی بودجە جێبەجێ بکەین لە جیاتەوەی پارە لە بەغدا وەرگین دەبێت ئێمە پارە بدەینە بەغدا. ئەی ئەوە چ کاریچەیەکی گەورەیە کاکە حەکیم کاریچە لەوە گەورەتر هەیە؟ بەڵێ ئەی سەبارەت بە وەفدەی کە ئێستا هاتوونەتەوە پێ دوای هیچ ڕێکەوتنێک نەکراوە یاخود ڕێکەوتن بە حکومی کەورەزووت وەزیری دارایی ئەوان لە ئوردونن ڕێکەوتنێک نەکراوە هەرتەنا وتوێژی سەرەتایی بووە ڕاگۆڕینەوە بووە ڕێکەوتنی نهایی نەکرایە تەنها داواکاری بووە ئەوانیش گوێیان گرتێ لە داواکاریەکان ئەوانیش داواکاری تریان هەبووە لەسەر لەگەڵ وەفدی ئێمە و معلومات مجموعەیەک بابرێن زانیاری کە پێویست بووە لە بەغدا بیدەن داویانە دیارە لەگەڵ خۆیان بردیە. بەغداش طبعاً جەنابەت دەزانی وەزارەتی دارایی لە شتە ڕئیسیەکان ناتوانی خۆی قەرار بدات. ڕاستە بەڕێز وەزیری تەختیتیشان پلاندانانی عێراقیان لەگەر بووە و هەروەکو گوتم وەزیری پلاندانانی عێراق ئێستا وەکو سەرۆکی با بڵێن لیژنەی اقتصادی باڵا لە عێراق کار دەکات بەڵام لەگەڵ ئەوەش ئەوان صاحب قەرار نین. صاحبی قەرار ئەگەڕێتەوە مەجلیسی وزەراواتە دەبێت لە مەجلیسی وزەرا قەرارات لەسەر ئەو مادانە بدرێت کە ئیتفاقی لەسەر دەکەن. بەڵام لەگەڵ وەزارەتی دارایی برادرانی ئێمە وەزارەتی دارایی ئێمە من پێم باشە وەزارەتی دارایی ئێمە بڕوات لەگە وەزارەتی دارایی عێراق بەیەکەوە دانیشێن لەسەر هەندێک خاڵی فەنی هەیە لە ناو بودجە لە مادەکان ڕێک بکەون چونکە تەنها ئەوە نییە تو داوای 7% یا 4% یا 12.67% دەکەی لە زۆر خاڵ ئەمن دایمەن دەڵێم خەڵکی فەنی دەزانی بودجەکە بە شکلێک دابڕێژیت بەبێ ئەوەی ئیستیفزازی خەڵکانی تر بکەین لە دەرەوەی حکوومەت سیر کە ئێمە دوو مشکلەمان هەیە مشکلەیەک لەگەڵ حکوومەتی عێراق کەوەیان ئاسانە لی بگەینە نەتیجە بەڵام مشکلەی گەورەمان لە پەرلەمانی عێراقا چونکە بودجە دەچتەوێ لەوێ مسادقەی لەسەر دەکرێت و بە تەسەووری من لە ساڵانی پێشتریش و ئێستاش ئێمە نابێ زۆر گەشبین بین بەڵام نابێ ڕەشبینیش بین بە زۆر گەشبین نەبین وەکو ئەو قسانەی کە گوێمان لێ دەبیلان دێ خەڵک چونکە تەوزیعی ئەدوار هەیە لە ناو حیزبە عەرەبیەکان ئەوانەی لە حکوومەتن و خۆیان وەکو حەمایم پیشان دەدەن وەکو کۆتری سەلام و ئەوانەی کە لە پەرلەمانن ئەوانە با بڵێن نسوورەکانن بازەکانن ممکنە حکوومەت اتفاقت لەگە بکا لە هەندێشت بەڵام لە ژێرەوە لەگەڵ ئەندامانی خۆیان لە پەرلەمان بە شکلێکی تر قسە دەکەن هەر وەکو وامان لێ هاتیە لە ساڵانی پێشتر ینی ئەوە سیر کە ئەو قسانە من لە خۆمەوە ناکەمەوە لە خیبرەوە دەکەم لەو شتانەی کە فعلەن ڕوویدایە ینی ئەو ئەحداسانەی کە لە خلالی ساڵانی پێشووتر ڕوویدایە وابووە لۆیە کاتێککە من داوا دەکەم خەڵکێکی شارەزا بیستە بەغدا لۆ ئەوەی هەندێک جێگا هەندێک خاڵی شاراوە هەیە لەوێ داوای مافەکانی هەرێمی کوردستان بکات لەوەی زۆر زەق نەبنەوە لە پەرلەمان نسوورەکان یەکسەر بەرامبەرمان ڕاوەستن و
و دژی هەرێمی کوردستان ڕاوەسن لە ئێستاوە ئەزانی خۆیان ئامادە کردیا لە ئێستاوە نووسورەکانی پەرلەمان لە هەردوو عەرەبی شیعە و سوننەوە خۆیان ئامادە کردیا کە چۆن با بڵێن لە داواکاریەکانی هەرێمی کوردستان بدەن. ئەنجا لۆی ئەمە دەبی داوای شتە زەقەکان نەکەین لە شتە زەقەکان تۆزێک کاڵی کەینەوە بەڵام لەو شتانەی کە شاراوەن لەوێەوە داوای تێکەڵکێشێک بکەین و مافی خەڵکی هەرێمی کوردستان و مافی هەرێمی کوردستان لەوێ داخل بکەین. لۆی من دائما داوای خەڵکی فەنی دەکەم. ئەوەیە مەسەلەکە. باشە بەس دکتۆر باسیوت کرد کەم وەفدی هەرێم داواکاری هەبوو هەم وەفدەکەی بەغداش دەکرێت هەندێک داواکاری بۆ من هەرێممان پێ بڵێ ئەوەی بەغداش داواکاریەکان چی بووە؟ ئەزانی ئەمە پێویست ناکە ئێستا زۆر بچینە ناو تەفاسیل چونکە لۆ هەتا ئێستا با بڵێن لێک تێگەیشتنێک هەیە بەڵام ئیتیفاق نییە چاوت لێوی هەتا ئێستا شتێک نییە بە ناوی ئیتیفاق لێک تێگەیشتنێک هەیە. زۆر تەفاسیل نەچین بەڵام مەسەلەن یەکێک لەو خاڵانەی کە زۆر بهێمە حەقیقەتەن مەسەلەی حەفدە لە سەدەکەیە کە لە ساڵی 2010 بۆتە عەفوەن 12.67%. طبعا هەرێمی کوردستان مافی خۆیەتی جارێکی تر داوای حەفدە لە سەدەکەی خۆی بکاتەوە بەداخەوە ئەو کاتێک کە ڕئیسی وزەرا هی ئێمە بوو وەزارەتی مالیە هی ئێمە بوو ئەو کات هەندێ مستەشاری نامستەشار چون هەندێک خاڵیان داخلی بودجە کرد نەچوون حەفدە لە سەدەکە ڕاستکەنەوە کە ئەو کات تەنها یەک ساڵ 12.67% لە سەرمان چەسپا بوو تەنها لە 2010 لە 2019 کە وەزارەتی مالیە لە دەست کورد بوو وەزیر کورد بوو و ڕئیسی وزەرا دۆستی کورد بوو لە زیاتیەوەی بچن ئەوە ڕاستکەنەوە چون هەڵەیەکی تریان کرد لە ماددە 11. ئەنجا ئەوەیە کاتێک کە خەڵکێک نەزانە دەچیت ینی بەداخەوە خۆی دەکاتە ساحیبی قەزیە و کانەما ئەو هەموو شتێک دەزانی و هەموو شتێک تێدەگات. ئێمە لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان خەڵکی شارەزامان هەیە باوەڕ بکە خەڵکی باشمان هەیە زۆر و ئەوانە دەتوانن بچن مناقەشەی بودجە بکەن نەک خەڵکێکی تر کە اختصاص نییە. ئەنجا مەسەلەی حەفدە لە سەدەکە کە ئەو کات بەداخەوە ڕاست نەکراوە ئێستا تۆزێک زەحمەت بووە لۆمان لۆ چونکەوە 5 ساڵە ئەوە بەسەرمان چەسپایە ڕۆیشتیە لە 2010ەوە تا 23 با بڵێن بەڵام حەقی هەرێمی کوردستانە کە داوای حەفدە لە سەدەکەی بکاتەوە وەکاتی خۆشکە ئێمە لە بەغدا بووین لە هەموو بودجەکان عەرەبەکان داوایان کردێت کە حەفدە لە سەدەکە نەمینی وبیتە 13%. بەڵام ئێمە قبولمان نەکردی و هەر بە حەفدە لە سەد ڕۆیشت هەتا ئەو کاتێک کە ئێمە هەمومان لە بەغدا بووین و خەڵکی باشیشمان لە بەغدا هەبوو ئەو کات بەحقەت حەقی خۆیانە. بەڵام ئێستا ئەزعەف الئیمان ئەوە پێی دەرێن ئەزعەف الئیمان باشە وخاصەتەن کە وەزیری پلاندانان خۆی سەرۆکی جانبی عێراقیە وەزیری پلاندانانی عێراقی خودی وەزارەتی پلاندانانی عێراقی اعتراف دەکات کە ڕێژەی هەرێمی کوردستان لە عێراق 13.9% واتە نزیکەی 14% کەواتە ئەزعەف الئیمان بە قانون ینی بە قسەی خۆیان ئێمە دەتوانین داوای 14% بکەین ینی ئەوە بسەپێنین ئەوەیان هیچ مەجالی تێدا نیە مەفروزە بیسەپێنین 12.67 بیتەوە 14 ئەنجا محاوەلەی حەفدەکەش بکەین بەڵام چەند سەردەگری ئەوە مەوزوعی ترە. باشە ئەوە یەک لە مەوزوعە مهمەکانەکە لۆ جەنابەت باسم کرد. باڵە بەس وەکو بودجەکە دیارەکەی دەگاتە پەرلەمان دوانە کەوتووە گەشتنی بودجە و ئەوەش کە باز دەکرێت گەورەترین بودجە بێ لە مێژووی عێراق دروستە باسی 130 ملیار دۆلار دەکرێت کە ئەگەر بیکەین بە پارەی خۆمان تقریبان 189 تریلیۆن دینار دەکا ئەگەر ئەو قەبارەیە بێ. کاکە حەکیم خۆی بودجەکە لە حدودی 180 تریلیۆن دینار بوو بەڵام حکوومەت لیزنەیەکی موسەغەری دروست کرد لەوەی پێداچوونەوەیەک بکەن بتوان تۆزە کەمیکەنەوە کاتی خۆی. بەحقەت ئێستاش کە چۆنەتە عەمان دیسان بەنکی دەولی و سندوقی نەقدی دەولی دائیمان حەز دەکەن کە بودجەی عێراق زۆر گەورە نەبیرنەوە دوایەتر تووشی عەجز و تووشی مەشاکل ببن وەلەو لە 2023 بە هیچ جۆرێک تووشی عەجز نابن ئەگەر 200 تریلیۆنیش بی تووشی عەجز نابن لە بەردوو سەبەب خودی عێراق ئێستا وەزارەتی دارایی نەک بانکی مەرکەزیە و احتیاطیە عێلاقەمان پێی نییە بەڵام وەزارەتی دارایی ڕەسیدی زیاتر لە 100 تریلیۆن دیناری هەیە کە ئەوە حازرە بێزگەلەوەی کەنەوتیش ئێستا بەرزەوە لە خلالی ساڵی 2023 تەسەوور دەکرێت قەت نەوت لە 80 دلار نێتە خوارێ لە 2026
بوضعي كهي إلا أجر حرب أوكرانيا أخوانا خواستا زور تطور بكاته هو موضوع شي ترى أنزا لوي بنكي دولي وصندوق نقدي دوليش أو خلالي أو دوسي روجبة تصوري من توزيك عندك شتيلي ببرن دائما أوان فيرن شت لابو دبرن انزاك جماعات دقرينا وإن شاء الله لو بداية حفتي داهاتو شتيشي نهائي يعني برتاورونية تواو دروز دبيت لو حكومة العراق ولو حكومة هريمي كردستانيش لو من داوادا كم دريم مفروضة أوان هرقرانا وروجي يكشما وفدي أمل بغدابيت لو تصوري من بوجزل حفتي داهاتو ددريت أنجمني وزيران لو أوي تاوتوي بكريتو ومصادقي أنجمن بكريت بنيريتا برلمان لو يدبي حفتي داهاتو توزك بخومان كمين چونك حركة زور بتصوري من لسر بوجزل بس دكتور وكو اگر 180 تریلیۆن دینار بێت ئەگەر بۆنمە ڕێکەوتن بکرێ وەکو گریمانەیەک لە سەدا چواردە چەند تریلیۆن هەرێم بەری دەکەوێت لە 180 تریلیۆن ئەگەر وەکو ئەوە دایبنین 180 تریلیۆن دینار بێ بوجەکە کۆی گشتەکەی ئەزانێ ئێستا زۆر قسە دەکرێت هیچیان ڕاستنین ئەو قسانەی کە لە وەسایلی ئیعلام جێتان لێ دەبی چونکە مەسەلەی ئەگە بیتە چاردە لە سەدەکەش ئەتو دەبی بکەوناتی بوجە ناوەوەی بزانی کە لە چی پێکاتوە ئەو کاتە دەتوانی قەرار بدەیت چونکە تو نەفەقاتی سیادیت هەیە تا ئێستا بەضەبط نەفەقاتی سیادی دیار نییە نەفەقاتی حاکیمەت هەیە وەلەو نەفەقاتی حاکیمە کێشە لۆ هەرێمی کوردستان دروست ناکات زیاتر نەفەقاتی سیادیە ئەنجا لە ناو نەفەقاتی سیادی زۆر جێ هەیە توانین تێکەڵچێشی هەندێک لە داواکاریەکانی هەرێمی کوردستانی تێدا بکەیت لۆیە بزەبت ناتوانانی بری ئێستا چەندە بەڵام بەتاکید کاکە حەکیم چەند بودجەی عێراق گەورەتر ببی ئەوەندە حسەی هەرێمی کوردستانیش گەورەتر دەبیت بەنیزیکەی دکتۆر دیار نییە وەکو پێشبینی خۆتە ئێستا هەندێک پەرلەمانتارەکان باسی بۆنم نزیکەی 30 تریلیۆنێک دەکەن پێشتر بڵێن 2013 کە زۆرترین بودجە هاتوو بڵێن 13 تریلیۆن 14 تریلیۆن هاتووە 13 تریلیۆن هاتووە بۆ هەرێم لە 2013 پێشبینی دەکەی خۆت چەند بێم ئەگەر ڕێکەوتن بکرێت ئەمن پیاوەکی متەخەسسم وەکو ئەندام پەرلەمانێک ناتوانم قسە بکەم لۆیە نامەوێت پێشبینی شتێک بکەم کە زۆر مطمئنە بم لێی باشە ئەی وەکو بڵێن وەزیری دارایی لەو کاتێک کە بەرپرسیارەتەکەی وەرگتووە پێشتر بەڕێسام بریکار بوون ئەو بەڕێوەبەری گشتی بوجە بوو هیچ قسەتان لەگەڵ کردووە لەبارەی پشکی هەرێمەوە لەبارەی بوجەوە یاخود قسەیەکتان لەگەڵ کردو لەبارەی داواکاریەکانی خەڵکی کوردستانەوە نائێمە تەماشای ئەو کاتێک کە لە بەغداش بووین بەڕاستی پێت بڵێم ڕاستە ئەو بەڕێزە ئینسانێکی زۆر قانونیە و زۆر ملتزیمە بە قانون و ئینسانێکی زۆر پاکە ئەو کاتێک کە من چوومە بەغدا ئەو با بڵێن معاونی مدیر عام بوو باشە بەڵام دواتر کە مدیر عام تەقاعد بوو لەگەڵ وەزیری دارایی ئەو کات ئیتفاقوان کرد کە ئەو ببیتە با بڵێن مدیر عامی بودجە هەمیشە لەگە داواکاریەکانی ئێمە بووە قەت ینی بەو عیلاقە باشەی کە لەگەڵ من هەی بووە قەت ڕۆژێک لە ڕۆژان نەمزانیە و نەمدیتیە دژایەتی هەرێمی کوردستان بکات چونکە عیلاقەی من لەگەڵ ئەو عیلاقەیەکی زۆر تایبەت بوو ئەزانی ینی بودجە بخۆی ڕۆحی وەزارەتی مالیەیە و ڕۆحی حکوومەتە و ئێستاش ئەو عیلاقەیە بەردەوامە و بەحقەت احترامێکی زۆر زیاد لە حەد لۆ بنی هەیە بە جۆرێ ئەو نامانەی کە لۆ من دەنێریت هەتا لەو دوایانە کە بۆتە وەزیر ینی ئینسانێک خۆی بوویتە وەزیر بەڵام تەمەنا دەکا ڕۆژێک ئەمن بچمەوە ببمە وەزیر تەسەوەر کە تا چه حەد دەکانی ئەوە احترامە کە پیشانی دەدات لە نامەکانی تەسەوەر ناکەم ئەو دژی هەرێمی کوردستان بوەستیت وەکو خۆی وەکو شەخص بەڵام جەنابیشت دەزانی ینی وەزیرێک هەموو شت نییە لە عێراق کوتەلی سیاسی دەور دەبینیت ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و ینی مەشاکلی سیاسی لە عێراق زۆرە و مەشاکلی سیاسیش دائیمەن ڕەنگی دایتەوە سەر جانبە ئیداریەکە دائیمەن جانبە سیاسیەکە زاڵ بووە لەسەر جانبە ئیداریەکە لۆیە دەبێ حرەکەی سیاسی هەبیت و حرەکەی ئیداریش هەبیت هەردوو حرەکە بە یەکەوە هەبیت بە موازاتی یەکتر لۆی بتوانن ئینشاء الله ئەو جارەیە بودجەی هەرێمی کوردستان حسەی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق ڕاستکەنەوە دیسانە من دەڵێم ڕاستیکەنەوە نەک وەکو 2019
و 2020 بەسەمان سەپاوە 2021 کە بوجە هەبوو 2022 هەمان بجێ 2021 بەسەرماندا سەپا وە زەرەرمان تێیدا کرد. ئومێدم زۆرە ئەو جارە بودجە ڕاستکەنەوە. باشە. بەس دکتۆر بۆچی جەنابەت بەڕێزت ئەو پەیوەندیەی کە خۆتان پەیوەندی تایبەت هەیەتان لەگەڵ وەزیری دارایی ئێستا تەیب سامی ینی بەکاری نایەنن بۆ مەسەلەی بودجە ئێستا کە لە سەروبەندی کۆتاییدایە قسەتان کردو بە تایبەتەوەی کە پێوەستە بە هەرێم کاکە حەکیم هەمیشە بەڵێ سیرکەوە ئەمن هەمیشە نەک ئەو ساڵانی پێشووتریش پەیوەندیەکانی خۆم بەکاری نایە و بە دزی ینی بەبێ ئەوەی لە وەسایلی ئەلام باسی تەفاسیلی بکەم و هەمیشە ئەوەی پێم بکرێ لە خزمەتی کوردستان کردومە و دەشی کەم لە خزمەتی خەڵکی کوردستان چونکە هەموومان واجبێکی ئەخلاقیە لە سەرمان کە خزمەتی ملەتەکەمان و وڵاتەکەمان بکەین. بەڵێ بەس بەرە زووتت پێویستە بودجەکە ڕاز بکرێتەوەی پێوەستە بە پشیێرێن ئەتوانی پێمان بڵیت چۆن ڕاز دەکرێتەوە ینی کوێ ڕاز بکرێتەوە ئەوەی کە بە تایبەتی مادەی 11 کە پشکێرێن وردەکارێکی تێدا بوو داخلی تەفاسل نابم واللهی کاکە حەکیم نامەوێت داخلی وردەکاریەکان بم چونکە هەندێک وردەکاری هەیە تو نابی باسی بکەی چکە مقابلەکەت ممکنە بیقۆزیتەوە خەڵکی تر بیقۆزنەوە لە پەرلەمان ئەوە زیاتر مرتەبیتە بە دانوستان لە بینی هەردوولا کە ئەو ئیشانە بکەن مەحاوەلە بکەن شت بەسەریاندا عەبڕ نەبیت وەکو ئەوانەی کە بەسەرماندا عەبڕ بوو. باشە بەستا ئێستا بۆ نمونە داوایان لە خەڵکی وەکو بەڕێست و ئەوانەی کە ئەزموونیان هەیە هەم ئەزمموی زانستی هەم ئیداری داوایان لێکردوون بۆ نمونە بەشدار بن لەوەی کە پشکێرم چۆن ڕاز بکرێتەوە ئەوە هەیە تەسەووری من لە فترەی ئەخیر هەندێکشت هەبوو بەڵام وەکو پێویست نییە بەس ینی ئەمن نیم ینی وەکو فازڵ نەبی نەخێر فازڵ نەبی گەلک زۆرن لە هەرێمی کوردستان ها باوەڕ بکە خەڵکی زیرەک لە مەسائلی دارایی زۆرن لە هەرێمی کوردستان لە ناو خودی وەزارەتی دارایی ئێمە خەڵکمان هەیە کە زانانە بەڵام ممکنە دائیمەن زۆر لەو خەڵکانەی کە خاوەن خبرەنە ئیستیفادە نەکرابی ومێدم زۆرە کە ئیستیفادیان لێ بکەن ئێمە خەڵکمان هەیە باوەڕ بکە لە ناو پارتی و لە ناو یەکێتیشە من دەیان ناسم لە مستەوای زۆر بەرزن لە مەجای دارایی ئومێدم زۆر بوو یەکێک لەوانە تەرشیح بکرێت لۆ جێگای من چونکە بەڕای من وەکیلی وەزارەتی دارایی مقابلی 5 وەزیرە لۆ هەرێمی کوردستان لە بەغدا کە بەداخەوە ئەوە 6مین ساڵە ئەو پۆستە بەتاڵە زۆر ئومێدم هەبوو کە یەکێک لەو برادرانەی کە من دەیان ناسمەوە زۆر زیرەکن دەتوانن جێگایمە پڕکەنەوە بنردرێنە بەغدا بەڵام بەداخەوە خەڵکێکی تر تەرشیح کراوە ئەوانیش مەقبولیەتیان نەبوو لە بەغدا لۆیێ قبول نەکران تا ئەو لەحزەیە ئومێدم زۆرە کە حکوومەت هەرێمی کوردستان ئەو خاڵە ڕەچاو بکات خەڵکێکی شارەزا بنێریتە ئەو پۆست ئەو جێگایە چونکە ئەو جێگایە دیسان تاکید دەکەمەوە ئەگەر لە 5 وەزیر زۆرتر نەبی لە 5 وەزیر کەمتر نییە لۆ هەرێمی کوردستان ینی نرخەکەی لۆ هەرێمی کوردستان چونکە من لەو پۆستە بوومە دەزانم ئەو پۆستەیە چ دەتوانێت بکات باوەڕ بکە وەکیلی وەزارەت خاصەتەن ئەگەر علاقاتی باشی لەگەر وەزیرەکەش هەبی و خۆشی دایمەن علاقاتی باشی دەبی هەبیت دەتوانی دەوری زۆر گەورە ببینیت و شتی زۆر گەورە بکات لۆ هەرێمی کوردستان. باشە ئەوەی کە بەڕێزت پێشتر بودجەکانی عێراق خۆت تێدا بەشدار بووی ئەو بودجە ئەم ساڵ بین ئەگەر پەسەند بکرێت گەورەترین بودجە لە مێژووی عێراقدا شتیوا ڕوونیە داوا بڵێن بەو حەجمە گەورەیە بەڵێ نەخێر گەورەترین بودجە تا ئێستا ئەوەی 132 تریلیۆنەکە بوو لەوە گەورەتر نەبووە ئێستا نەخێر ئەوەی بودجەی نوێ لە هەموو بودجەکان گەورەترە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەینەوە خزمەتتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە
خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی ئەلو خۆم جبسینینی ماشەڵاڵێ ڕەشەبە تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامی کەی اینجا ئەزانی گۆڵە ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسینی خۆشحاڵین بەبردنەوەی جیبینینی جبسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دەچین و لای پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی کە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک دکتۆر سەبارەت بە بڕیارەکەی دادگای فدراڵی کە لە مانگی دوو دەرچووە لەبارەی نەوت و غازی هەرێم لە بروجێدا ڕەنگ دەداتەوە یاخود بەعام ئەو بڕیاری نەوتەکە بڕیاری خانەنشینان بڵێن دەرچوو ئەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەرچوو بڕگەیەکی هەڵۆشانەوە یاسای باری کەسێتی بڕگەیەکی دیکەی بڵێن هەڵۆشاندوێتەوە دەربارەی ژنی یەکەم و دووەم. ئەگەر هەرێمەوانە جێبەجێ نەکات یاخود چی ڕوودا یاخودەوەی تایبەتە بەنەوت لە بودجە ڕەنگ دەداتەوە؟ طبعا ئەوە زیاتر اختصاصی من و ئەوڕۆ مقابلەکەی من لەگە جەناب لەسەر مەسەلەی بودجە و موچە و شتانەیە بەڵێ ئەوەی کە دەرچووە بەرامبەر خانەنشینی لە هەرێمی کوردستان ئەوە دەمینتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند جێبەجێی دەکات. بەڵام بەتەکید حکوومەتی هەرێمی کوردستان ئەمن پێش ئەو وەفدە بڕوات داوام کرد لە تەلەڤیزیۆنەکانیش لەگە برادەرانی تریش قسەم کرد کە پێویست دەکات ئەوە بکەنە خاڵک لەوەی جێگای بکەنەوە لە بودجە چکەوە شتێکی زۆر باشە کە قەرارێکی محکەمەی ئیتیحادی دەرچووەوە تۆ توانی ئیستیفادەی لێ بکەی لەوەی حسەی هەرێمی کوردستان زیاد بکەی لە بودجە بتوانی ئەو قەرارە جێبەجێ بکەی. بە تەسەووری من ئەوە دەبێ یەکێک لەو خاڵانەبی کە گفتوگۆی لەسەر بکرێت لەگەڵ بەغدا ئەو جارە ینی جاری تر ئەگەر ڕۆیشتنەوە بەغدا لەسەر مەسەلەی بودجە. قەراراتی محکەمەی ئیتیحادی کاکە حەکیم معروفە کە دەبێت جێبەجێ بکرێت و قەراری باتن و قابلی نەقزنین ینی قەرارەکە وەکو خەڵکی هەرێمی کوردستان لە مەسلحەتی طبعاً موچەخۆرانی هەرێمی کوردستانە چونکە لە مەسلحەتی خانەنشینانە لەبەرەوەی کەمترین با بڵێن موچەی خانەنشینی لە بەغدا 500,000 ئەویش ببیتە 500,000 طبعاً بالمناسبە ئێستا حرەکەیەک لە عێراق هەیە کە موچەی خانەنشینی جارێکی تر تعدیل بکرێت لە عێراق یعنی نەک لە کوردستان ئەوان ئێستا ئەو مسودەی کە ئێستا خەریکە تەقدیمی دەکەن دەیانەوێت 500کەش ببیتە یان 750,000 یا 800,000 ینی حدی ئەدنای موچەی خانەنیش هەر خانەنشینێک ئەنجا ئێستا 500,000 قەرارەکە وەکو تەماشای دەکەی طبعاً بەتەکید لە ساڵحی لە مەسلحەتی موچەخۆرانی با بڵێن خاننیشەنانی هەرێمی کوردستانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان چەند ئیمکانیاتی مادی لە بەردەستە و چەند دەتوانی با بڵێن ئەو قەرارە جێبەجێ بکات ئەوە مەوزوعەکە مرتەبیتە بە حکوومەت بەڵام على الأقل حکوومەت دەتوانی ئەو قەرارە بگاتە حجەتێکی گەورە شتێکی باش لۆ خۆی لەوەی بتوانی داواکاریەکانی زیاتر بکا لەگەڵ وەفدی بەغدا لۆ ئەوەی با بڵێن حسەیەکیش لۆ ئەو قەرارە لە بودجەی عێراق جێگای بکرێتەوە. ئەویش بە دیسان دەڵێمەوە مثلەن بە زیادکردنی نسبەکانە ینی لە 12.67 دەوێ بەسەرکەون
بەڕێی من دەکرێت لەگەڵ عراق بکەونە ڕێککەوتنێک لەو بارەش لە مەسەلەی موچەی خان نیشانیش وە جێگای هەندێک لەو پارەیە بکرێتەوە لە بودجەی عراق. باشە بەس کاکتۆر ئەوەی کە پێوەستە بەنەوت ڕەنگ دەداتەوە لە بودجە ئەوەی برارەکەی دادگای فیدرالی لەناو یا بڵێن پرۆژە یاسای بودجەی 2023 بەتەکید کاکە حەکیم ینی ئەزانی مشکلەکە ئێمە تۆزە خەمساردین ینی وا پێ دەچی ملەتی کورد لە مێژووەوە هەروە خەمسارد بوو بیلۆیە بەداخەوە ملەتێکی 50 ملیۆنی تا و لە حزەیە دەوڵەتی نییە دەبی خەمسارد بوو بین دەبی بە داچوونمان لۆ ئیشەکانمان نەکردبی یان دەبی خلە لەکەبی لە مەوزوعەکە ئەنجا ئەو مەسەلەی بڕیارە بەداخەوە کاتی خۆی کە دەرچوو برادرانی ئێمە ئەوانەی کە مەسئول بوون لەو مەلەفە دەیانتوانی هەندێک تاخیری بکەن و با بڵێن فەنیەکان ئەیانتوان ئەوانەی مەسئول بوون لەو مەلەفە تاخیری بکەن و داوا لە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بکەن کە شتێک لەگە سەرکردایەتی سیاسی لە بەغدا بکات چونکە ئیتیفاقات زانی زۆربەی ئیتیفاقات سیاسیە دەکرێت ها دوای ڕەنگ دەداتەوە لە حکوومەت و لە شتی تر. ئەنجا بەڵام بەداخەوە کە ئێستا بووە قەرار بووە بڕیار تەواو ینی عێراقیەکان بە شیعە و بە سونەوە زۆر با بڵێن خۆیان پابند کردیە بەو بڕیارە و بەلایەنەوە شتێکی زۆر مهمە و گرنگ بۆ کە لۆیان دەرچووە خودی ڕئیسی وزەرای ئێستا کە پیاوێکی زۆر چاکە بە حەقیقەت چونکە من زۆر تەعاملم لەگەڵی کردی کاتی خۆی کە وەزیر بوو بەڵام خودی خۆی کاتێک کەوتی ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان دەگەینە ڕێککەوتن و ئەوانە پێش ئەوەی ئەو قسە بکە و گوتی بەڵام قەراری محکەمەی ئیتیحادیمان هەیە دەبێت جێبەجێ بکرێت سەیدکە و زۆربەی زۆری سیاسیەکانیان ئەندام پەرلەمانەکانیان کە ڕەنگدانەوەی با بڵێن جیهەتە سیاسەکەی خۆیانن لە ناو پەرلەمان زۆریان باسی ئەوە دەکەن بە تەکید ئەو بڕیارە عێراق پابند دەبی پێی و بە جۆرێک لە ناو بودجە جێگای دەکاتەوە بەڵام ئەوە دەمێنیتەوە سەر زیرەکی برادەرانی خۆمان کە چەند دەتوانن لە با بڵێن زەختی ئەو قەرارە کەم بکەنەوە لە ناو بودجە و چەند دەتوانن بەرامبەر ئەو قەرارە شتی تر ئیزافە بکەن لە ناو بودجە ئەوە دەمێنیتەوە سەر زەکای گفتوگۆچیەکانی خۆمان. باشە بەس سەبارەت بە مامەڵەی هەرێم لەگەڵ بەغدا ئێستا بڵێن بە حکمی کێشتنیان پارتی ویکێتی هەندێک زانیاری هێنی باز دەکەن لە سلێمانی ئاراستەیەکەیە کە ئەوە لە بودجە بچەسپێنێ پارێزگاکان ڕاستە خۆ توانای مامەڵەکردیان هەبێت لەگەڵ بەغدا ئەگە هەرێم پابند نەبێت ئەوە چۆن لێک دەدەیتەوە کاکتۆر؟ دەزانی کاکە حەکیم با بڵێن یەکبوونی حزبە کوردیەکان لە بەغدا زۆر زەروریە باوەڕ بکە حتا لە ناو کوردستانی زۆر زەروریە بەداخەوە ئێمە لە جیاتی ئەو هەموو ینی دوژمن دەورا و بناڵی دوژمن کاکە دەڵێن نەیارەکانمان دەوروبەری ئێمەیان گرتیە باشە بەڵام ئێمەش ناوە خۆمان لە یەکتر بووینە دوژمن نەبووینە نەیار خەریکە ببینە دوژمن ئەوە ئیشش زۆر خراپە ئەوە تەسەور ناکەم هیچ کوردێک موافق بی لەسەر ئەو منافەسە سیاسیی کە لە بینی حزبەکان هەیە بە تەسەوری من یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی عریقە لە کوردستان و جزئێکی زۆر لە کوردستان لە بەردەستێتی ناستە ژێر ئەو باڵی کە قوارەی هەرێمی کوردستان تێک بدات بە تاکید ینی ئەوانیش خەڵکی جەناب دەزانی خۆ هەموو حزبەکان خەڵکی دڵسۆز و خەڵکی شۆڕژگێر و خەڵکی با بڵێن کوردپەروەری یەکجار زۆریان هەیە ڕاستە خەڵکی خراپ لە ناو هەموو حزبەکان هەیە بەڵام خەڵکی شۆڕژگێر و کوردپەروەر وڵات پارێز لە ناو هەموو حزبەکان هەیە تەسەور ناکەم یەکێتی نیشتیمانی کوردستان تاریخ مێژوو خۆی با بڵێن خراپ بکات بستەژێر باڵی شتێکی وە بەڵام لە منافەسەی سیاسی زۆر شت دەگۆترێ ئەوە جودایە ئەوەی لە ناو منافەسەی سیاسی دەگۆترێت مەوزوعێکی ترە بەڵام وەکو حەقایق قەت تەسەور ناکەم جیهەتێک هەبی لە کوردستان
محاولەی ئەوە بکات کە قوارەی هەرێمی کوردستان وەکو قوارەکەنە هەڵگوشێتەوە یان تۆزێک لە سەروەریەکەی کەم بیتەوە نامن ئەو تەسەوڕە ناکەم. بەڵێ وەکو بڵێن وەکو لایەنە داراییەکەی تەنها لایەنە داراییەکەی مامەڵەکردن لەگەڵ بەغدا. کاکە حەکیم جانبی دارایی خۆ جوزەکە تەماشایی باوەڕ بکە جانبی داراییە کە جوزێکی زۆر گەورەیە لە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان. بەڵێ بەداخەوە پێدەچی کارەبایەکەمان کوژاوە ئەوەکەی جەنابیشت با بڵێن شەحنەکەشتان تەواو نەبووە وا پێدەچی ئێستا دێتەوە عەلا کولی ئەمە قسەی خۆمان دەکەین با قسەکانمان لە کامێرەکە بالەسەر بێجارێ دکتۆر دەنگت هەیە بەڵێ باش ئەنجا بە حەقەت جانبی دارایی جانبێکی زۆر بهیمە جانبی ئابووری جانبێکی زۆر بهیمە لە پاراستنی سەروەری هەر قوارەیەک کاکە حەکیم یعنی ئەگەر سبەی ڕۆژێ ئەو جانبە بووە جانبی با بڵێن محافظات تو قوارەی هەرێمی کوردستان هەڵوەشایەوە ینی حتا لە جانبی داراییە ڕاستە شتەکە بەڵام ئەوڕۆ خەڵک پابندە بە جانبە داراییەکە جانبی داراییە کە سەروەری هەرێمی کوردستان دەپارێزرێت بەڕێزت یەکێتی نیشتیمانی کوردستان بەو هەموو تاریخەوە بەوەی ئیتیزاها بڵێت هیچت بیستووە لەبارەیە ئەوەی کە هەوڵێکی وا لە بەغدا هەبێ بەڕێستانیستان بیستووە نەخێر بەس پرۆپاگەندەم بیستووە وەکو کە جەنابیشت گوێ لێ بووە لە دیعایەوە ئەو شتانە بەڵام وەکو حەقیقەت نەخێر بەڵێ بەس ئەگەر ینی بۆ لە ناو پەرلەمان جێگیر بکرێ و کاتە دەتوانرێت پارێزگاکان ئەمە بکەن ئەگەر لە بودجە بۆ نەمە بڕگەیەک لەم شێوەیە جێگیر بکرێت بۆ پارێزگاکان ئەو بتوان مامەڵی ڕاستەخۆ لەگەڵ ناوەند بکەن لەگەڵ بەغدا بکەن دەتوانرێت ئەو کاتە ینی ئەمەلی جێبەجێکردنی هەیە گەشتێکی وا ڕوودات نەخێر ئەزانی کاکە حەکیم ئێمە دەبێ حەقەتێک بزانین ئەوەش ئەوەیە ئێمە تەبعاً هەمومان تەمەنا باشترین شت لە هەرێمی کوردستان دەکەین لۆ خەڵکی هەرێمی کوردستان دەکەین پێش هەرێمی کوردستان باشە بەڵام حەقیقەتێک هەیە حەقەتەکەش ئەوەیە حکوومەتی بەغدا دەیەوێت لەگەڵ حکوومەتی هەولێر تعامل بکات و حکوومەتی بەغدا باش دەزانی کە حکوومەتی هەولێر پێکاتیە لە پارتی و یەکێتی وەکو دوو حزبی ڕئیسی لۆیش ئەگەر تەماشەی بکەی حتا وەفدی حکوومەتی هەرێم ینی هەندە ئەوەی پێوە دیار نەبوو حتا ڕئیسی وەفدی هەرێم برادێکی یەکێتی دانرابوو بەڕێز وەزیری پلاندانانی هەرێمی کوردستان باشە لۆ ئەوەی ئەو شتە ئەو با بڵێن یەکبوونە ڕنگ بداتەوە لە وەفدەکە و لە بەغدا باوەڕ بکە ئەوان تەعامل بە هیچ نەوعەک حکوومەتی عێراق تەعامل لەگەڵ جیهاد ناکات تەنها لەگەر حکوومەتی هەولێر حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەولێر حکوومەتی هەرێمی کوردستان نەبی کە پێک هاتیە لەو حزبانەی کە ئێستا حکوومەتیان لێ پێک هاتیە تەنها لەگەڵەوانە ئەوەکە تەماشای ئەگەر بە فکرت بێ کاتی خۆی برادێکەکەندا پەرلەمانێک باسی معاشی دەکرد و معاش بکەویتە سەر بەغدا و ئەوە ئەمن ئەو کات ڕەتدەمدایەوە ئەمە هەندێک قسەشمان پێگوترا لە خەڵک بەڵام ئەمن حەقیقەتەکەم گوت کە عێراق لەگەڵ ئەفراد یان لەگەڵ جیاتی سیاسی یان لەگەڵ پارێزگایەک لە کوردستان تەعامل ناکات عێراق تەعامل دەکات حکوومەتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجالۆی ئێمە دەبێ و حەقەتانە بزانین کە ئینشاءالله تەسەوڕ ناکەم خەتەرێکی وا لەسەر هەرێمی کوردستان هەبیت و ناژبیت ئینشاءالله بەڵام پێویست بەوە دەکا ئێمەش هەر یەک تەنازل لۆ یەکتر بکەین ئێمە هەموو برایەکین چی تێدایە کە گەرە من تەنازلەکەم لۆ برایەکەم کرد ئەگەر برایەکەم تۆزێکی تر تەنەزولی لۆ برایەکەی تر کرد چونکە پێویستیمان ئەوڕۆ بە یەکدەنجی و یەک هەڵوێستی هەیە نەتەنها پارتی و یەکێتی بەڵکو هەموو حزبەکانی هەرێمی کوردستان لۆەوەی باوەڕ بکە وەزعی هەرێمی کوردستان کە حەکیم سیاسیەن و دەولیەن و نازانم مالیەن و ئەوانە خراپە یعنی ئەوە حەقەتە کە هەمومان دەیزانین باشە کە وەزعمان خراپە با ئێمە لە ناوی خۆمان باش بین لەوەی بتوانین ئەو باشیە ڕنگ بداتەوە لە دەرەوەش باشە بەس پێویستیمان بەوەیە کە ئینشاءالله یەک دەنگ و یەک هەڵوێستیش دەبین ئینشاءالله لە فترەی داهاتوو بەڵێ بەس ڕەنگە بۆی ئێستا هەڵەی دەسەڵاتدارانی هەرێم لە مەسەلەی موچە خزمەت گوزاری ئێستا گە ڕاپرسێک بکرێ بۆ پێشتر لە سنووری سلێمان ڕاپرسی کرا و بەشێکی زۆری زۆرنی موچە خۆران لەگەڵەوە بوون کە ڕاستە خۆ مامەڵە بکرێ
لەگەڵ بەغدا بۆ بەڕێز بە خەتەر دەیبینی چکە خەڵک بڵێ کە ژیانی تێکچوو ینی موچەوەکو پێویست نەبوو خزمەت گوزاری هەلی کار بەڕێز بە خەتەر دەیبینی؟ نا کاکە حەکیم تەماشای ئەوە مەوزوعەکە کەس بەقەدەرە من کەس بەقەدەر من با دیسان برێمەوە لەو ناخۆشە تو برەی من حەز ناکەم لەو کەلیمەیە بەس کەس بەقەدەرە من لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستان نییە وە کەسیش بەقەدەرە من خزمەتی موچەخۆرانی هەرێمی کوردستانی نەکردیە کاتێک کە لە بەغدا بوومە ئێستاش زۆر جار کە ئیتیساڵات دەکەم و خەمەکەم تەنها و تەنها موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە و دەبێ خەمی یەکەمی حکوومەتیش تەنها موچەی موچەخۆرانی هەرێمی نابی بڵێ وەڵام موچە هەموو شتێک نییە بەڵێ موچە هەموو شتێک نییە بەڵام موچە ڕەقەم یەکە ئەتوو دەبێ موچە بدەی ئەنجا شتەکانی تر بکەی ئەزانی لۆی ئەمن بە هەموو ویژدانم لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستانم وە کاتێک کە موچەخۆرێک دەڵێ ئێمە دەمانەوێ موچەوان بچیتەوە سەر بەغدا لە ئەو وەزع خراپەی کە تێیدایە ئەو قسەیە دەکات باوەڕ بکە چونکە بەلای هەر موچەخۆرێک کوردایەتیەکە زۆر مهمترە بەڵام کاتێک کە تو دەبینی هەندێک خلەل هەیە و ئەو خلەلانە ڕاست ناکرێنەوە لۆیە تو دەتەوێت بەنەوە ئەچیدی بەیتیجا هەچیدی کە بڕۆی پێویست ئەوە طبعاً دەرسێکی باشە لۆ بەرپرسانی هەرێمی کوردستان لۆی کە بزانن خەڵک خەریکە ئینتیمائی لۆ وڵاتەکەی لەدەست دەدات پێویست بەوە دەکات کە ئێمە هاونیشتیمانی بوو ڕۆحی هاونیشتیمانی بوون بگەڕینینەوە لۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بەداخەوە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی موچەوە و شتانە ڕۆحی هاونیشتیمانی بوونیەتی خۆیان خەریکە لەدەست دەدەن بۆ ئیتیجاها دەڕۆن کاکە حەکیم ئەوە قسەیە بەڵام سبەی ڕۆژێ خوا نەخواستا لە هەرێمی کوردستان بقەومێ بە تەکید ئەوەی کە هیچیشی نییە حازرە بە هەموو شتێکی خۆی دیفاع لە قوارەی هەرێمی کوردستان بکات ئێمە دەبێ ئەو حقەتە بزانین مادام ئەو حقەتەش دزانین کەواتە دەبێ بەرپرسەکانمان خزمەتکاری ئەو ملەتە بن و دەبێ پێش هەموو شتێک موچەی موچەخۆران دابین بکەن ئەگەر لەسەر حسابی زۆر شتی تریش بیت ئەوە هەمومان لەگەڵین کەس نییە لەگەر ئەو ئیتیجاهە نەبی ئومێدەوارم کە ئەوە زەنگێکی خەتەر مەترسی داربی لۆ بەرپرسانی لە هەرێمی کوردستان و ئەو کێشانەی کە هەیە چارەسەر بکرێن و کێشەکانی زەحمەت نین باوەڕ بکەن نەکێشە سیاسیەکان ئەوەندە زەحمەتن کە چارەسەر نەکرێن و نەکێشە داراییەکانیشمان ئەوەندە زەحمەتن و ئەوەندەش بێدەسەڵات نین کە نەتوانین چارەسەری کێشەکانمان بکەین هەمویان چارەسەر دەکرێن بەڵام پێویستی بە ئیرادەیەکی سیاسی موحد هەیە کە ئینشاءالله ئەو ئیرادە سیاسیە موحدش ئینشاءالله ئومێدمان زۆرەوە دوعا دەکەین کە لە فترەی داهاتوو دروست ببیت باشە کاکتۆ دوو خولەکمان ماوە بەڕێزت شارەزایکی باش لە بواری دارایی ژمێریاریە سەبارەت بە ئێستا کێشەیە لەسەر کۆکردنەوەی داهاتەکان و پێشتر باسی چاکسازیش دەکرێت ئێمە کێشەمانەیە لە کەمی داهات لە کوردستان یاخود خەلەلەکە لە ئیدارەدانەکەیە یعنی داهاتی کوردستان ئەگەر بەبێ بەغداش بێ ناتوانرێت بەشی موچە و خزمەتگوزاری و پرۆژە و ئەوانە بکات بە کورتی بێ سوپاس دەکەم بە وەزعی کە ئێستای تێدا حکوومەت یاریمی کوردستان بەڵێ کاک حەکیم بە وەزای کەنەوت بەرزە بەڵێ بە وەزعی ئەگەر هاتوو حکوومەت ڕێگا بدەن ئەگەر بێت و جانبە سیاسەکان جیهەتە سیاسەکان ڕێگا بدەن حکوومەت یاریمی کوردستان حکوومەتایەتی بکات و دەسەڵاتی بەسەر هەموو جێگایەکە بیت لە زاخەوە تا با بڵێن خانەقین بەڵێ حکوومەت یاریمی کوردستان دەتوانیت بەو داهاتی کە هەیەی موچەی خەڵک بدات و خزمەتگوزاری سەرەتاییەکانیش تەقدیم بکات و هەندێک مەشاریعیش بکات بەڵام بەداخەوە لێ نەگەڕاینە حکوومەتایەتی خۆی بکات وایان کردیە کە طبعاً لە هەموو لایەکە من یەک اتهام ناکەم چاوت لێبی چونکە من حەزەکەم هەمیشە ڕازگۆ بم لەگەڵ خەڵک بە هەموو لایەک با بڵێن ئەو لە هێزی لە قودرەتی حکوومەت یاریمی کوردستان کەم کرایتەوە کاوە تەسیری هەبووە لەسەر جانبە ئابوووریەکەەوە نەیانتوانە وەکو شکلی پێویست بەو ئیرادە باشەی کە هەیە ئێستا موچەی خەڵک بدرێت باشە بە کورتی دکتۆر ئیت چاکسازیەکت بینی خۆت واللهی باس کرایە بەڵام خۆم ینی بە من برەی چاکسازی ئەمن وەکو خۆم ممکنە نسبەی 5% دیتیبی لە چاکسازی زیاترە وەکو خۆم ها ممکنیش ئەمەنیش هەڵە بم
بەڵام هەر ئەوەی ئەمن دیتبم ملاحەزەم کردبی لە 5% تێپەڕی نەکردیە ئینشاءالله من هەڵە بوومە لە سوپاس دەکەین. تەقدیرەکەم. بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە واتان لەگەڵ.